Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که لڤیدیۆیەکی نەدا گەڕامەوەلاتان. لەم ڤیدیۆیە زنجیرەی دەهەمی زنجیرە ڤیدیۆی وشەی گرنگ فێربە. ئەگەر بینەری هەموو ڤیدیۆکانی پێشتر بوویت، ئەوە ئێستا تۆ 100 وشەی گرنگ فێر بوویت لەگەڵ چۆنێتی بەکارهێنانەکەیدا. ئەگەر بینەری بەشەکانی تر نەبوویت، ئەتوانین لەو کاردەی سەرەوە و لە کۆتایی ڤیدیۆگەشتدا لینکی ڤیدیۆکانی تر ببینیت. ئێستاش بە ئەم ڤیدیۆیە دەست پێ بکەین و ڤیدیۆ ئێمەمان باسی 10 وشەیە کە پەیوەندی بە گەیمینەوە هەیە. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم وشە ڤیدیۆ گەیم. ڤیدیۆ گەیم واتە یاری ڤیدیۆیی کە مەبەست لە یاریەکانی پلەیستەیشن و ئەکسبۆکس و مۆبایل و ئەمانە هەموو یەکرێتەوە. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێین Playing video game improves your focus. Playing video game improves your focus. واتە یاریکردنی یاریە ڤیدیۆیەکان تەرکیزت بەهێز دەکات. مەبەستەوەیە کە یاریکردن بە یاریە ڤیدیۆیەکان تەرکیزت بەهێز دەکات. Improve واتە گەشەی پێدات یان بەهێزی ئەکات. Focus واتە تەرکیز. بەڵام جەماعەت دوایی نەڕۆن خۆتان 24 ساعت یاری بکەن و دوایی بە دایک و باوکتان بڵێن ڕاستی و توێتی تەرکیز بە خۆت دەبێت. مەبەستی من ئەوە نییە. مەبەستی من ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر تۆ لە ڕۆژێکات نیو ساعت 45 دقیقە یاری بکەیت، ئەوە تەرکیز بە خۆت دەکات. بەڵام ئەگەر لەو زیاتر یاری بکەیت، دوایی لانەی کێشە بۆ دروست بێت. هەرچەندە بڕوا ناکەم کەستان یعنیوانەی کە یاری ئەکەن بتوانێت 45 دقیقە یاری بکات. بەڵام anyways با بڕۆین بۆ وشەی دووەمان. وشەی دووەم gamer لەگەڵ player. gamer player. gamer واتە کەسێک کە یاریە ڤیدیۆیەکان دەکات یان یاری بە یاریە ڤیدیۆیەکان دەکات. player وشەیەکی گشتیە بۆ هەموو یاریزانێک بەکارهێنرێت. بۆ نمونە لە ڕستەی یەکەماندا ئەڵێن I am not a good player. I am not a good player. من یاریزانێکی باش نیم. یان لە ڕستەی دووەمانە ئەڵێن My brother is a gamer. My brother is a gamer. براکەم گەیمەرە. مەبەستەوەیە کە یاریە ڤیدیۆیەکان دەکات. وشەی سێیەممان console. console واتە جیهازی پلەیستەیشن و ئەکسبۆکس. بەم دوو جیهازە بە هەردووکیان هەر کانسۆڵیان پێ ئەوترێت. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن My console stopped working. My console stopped working. واتە جیهازی پلەیستەیشن یان ئەکسبۆکسەکەم لە ئیش کەوت. stopped working واتە لە ئیش کەوت. وشەی چوارەم controller. controller. controller واتە دەسکی پلەیستەیشن یان ئەکسبۆکس یان دەسکی هەر شتێکی تر بێت. بۆ نمونە ئەڵێن I don't like Xbox controller. I don't like Xbox controller. واتە حەزم لە دەسکی ئەکسبۆکس نییە. من هەر بە دەسکی پلەیستەیشن ڕاهاتم بۆیە حەزم لە دەسکی ئەکسبۆکس نییە. تەنها یەک جا یاریم پێکردو، ئەو جارش یاریەکەم بردوتەوە. بەڵام هەر حەزم لێی نییە. بەهەرحاڵ با بڕۆین بۆ وشەی پێنجەم. وشەی پێنجەم Pro. Pro. ئەم وشەیە کورتکراوەی وشەی Professional کە کاتێک بۆ مەبەستی گەیمین بەکارهێنرێت واتە کەسێک کە ئاستێکی بەرزی هەبێت لە یاریکردنە. بۆ نمونە ئەڵێن TRG is a pro Fortnite player. TRG is a pro Fortnite player. TRG کە ناوی چانێڵی براکەمە کورتکراوەی The Real Gamer. ئەو ناوی چانێڵەکەیەتی ئەگەر حەستان لە ڤیدیۆ گەیمە ئەتوان بڕۆن بینەری ڤیدیۆکانی بن. تەواوی ڕستەکە واتە TRG یاریزانێکی پرۆ یان یاریزانێکی پێشکەوتووی یاری فۆرتنایتە. فۆرتنایت یاریەکە و ئەو عالەمە هەمووی خەریکێتی. وشەی شەشەم noob. noob. noob واتە کەسێک کە نەشارەزا بێت لە یاریە ڤیدیۆیەکان یان کەسێک کە تازە بێت یعنی تازە دەست بکات بە یاریکردن، ئەو کەسە پێوترێت noob. بۆ نمونە لەم ڕستەیە ئەڵێن He was such a noob when he first started playing. He was such a noob when he first started playing. واتە ئەو زۆر نوب بوو کاتێک کە سەرەتا دەستی کرد بە یاریکردن. واتە
ئەو زۆر نەشارەزا بوو کاتێک کە دەستی کرد بە یاریکردن. وشەی حەوتەم ئامۆ واتە فیشەک کە ئەگەر یاری شەڕەتەقە بکەیت ئەم وشەیەت زۆر گوێ لێ بێت. بۆ نمونە لەم ڕستەیە ئەڵێن I was killed because I was out of ammo. I was killed because I was out of ammo. I was killed واتە کوژام because لەبەر ئەوەی I was out of ammo لەبەرەوەی کە فیشەکەم پێ نەما. وشەی هەشتەم horror واتە ترسناک کە مەبەست لە یاری و فلیم و ئەو شتانێ. مەبەستەوەی کە ئەڵێیت horror movie واتە فلیمی ترسناک یان کە ئەڵێی horror game واتە یاریەکی ترسناک. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن Resident Evil is a horror game. Resident Evil is a horror game. واتە Resident Evil کە ئەمە ناوی یاریەکە is a horror game یاریەکی ترسناکە. Resident Evil یاریەکی ترسناکە. وشەی نۆیەم action. ئەم وشەیە خۆی بە مانای جوڵەیەت بەڵام کاتێک کە بۆ فلیم و یاری بەکارەهێنرێت بە مانای ئەوەیەت کە بۆ نمونە فلیم یان یاریەکە شەڕەتەقە و توندوتیژی و ئەم شتانەی تێیە. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن Grand Theft Auto is an action game. Grand Theft Auto is an action game. Grand Theft Auto یان GTA یان وەکو خەڵک پێڵێت San Andreas یاریەکی ئاکشنە. وشەی کۆتاییمان adventure ئەمە بە مانای سەرکەشیەت بەڵام کاتێک کە بۆ ڤیدیۆگەیم و فلیم بەکارەهێنرێت ماناکەی زۆر لە ئاکشنەوە نزیکە بەڵام ئەوەیە کە شەرت نییە ئەو فلیمە کە ئەدڤێنچەرە شەرت نییە کە توندوتیژی و ئەوانەی تیابێت بەڵام لەوانەیە هەنێک جار شتێکی تیابێت کە چێژی پێ بەخشێت لە هەمان کاتا مەترسیدارە. واتە ماناکەی لە ئاکشنەوە نزیکە بەڵام مەرج نییە کە توندوتیژی تیابێت. بۆ نمونە لەم ڕستەیەماندا ئەڵێن The Last of Us is my favorite adventure game. The Last of Us is my favorite adventure game. The Last of Us ئەمە ناوی یاریەکە is my favorite adventure game. خۆشترین یاری ئەدڤێنچەرە بەلامەوە. بە کورتیەکەی ئەدڤێنچەر واتە یاریەکە سەرکەشی و ئەو شتانی تیابێت. بەم شێوەیەش ڤیدیۆی ئەمڕۆمان کۆتایی هات. ئەگەرەوەش هەر بابەتێکتان بەلاوە باشە کە دەوچەی دەربارە بکەم لە کۆمنت پێم بڵێن کۆمنتی هەر کەسێک زۆرترین لایکی بۆ هات دەوشە دەربارەی ئەو بابەتە ئەکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.